دارا محەممەد ئەو پیاوەی تەمەنی 6 ساڵە و نیوەی جەستەی لە سەنگەرەکانی بەرگری ساڵانی هەشتاکاندا بەجێهێشتووە. ئێستا لە بەردەم بانکی باخان لە سلێمانی ڕوبەڕووی جەنگێکی قورستر بۆتەوە. برینەکانی جەستەی ساڕێژ بوون، بەڵام بێوەفایی حکومەت بەرامبەر بە مافەداراییەکانی برینێکی نوێی لە ڕۆحیدا هەڵکۆڵیوە کە ساڕێژبوونی ئەستەمە. بۆ کاتە بگەڕێتەوە بۆ ناوە براکەم فیدا بۆ لە شانێری ئەی خەمەکنی سارەکۆی هێنمەوە بەلەقە ئێستا ژەڵم براکەم فیدا بۆ لە شانێری بێت ئیسابێتەوە کاتە ئەیەم بەگرد لە خۆمە هێن خۆمە خەمەکنی سارەکە تەسلیمیەکە چۆشتی واکەم سەبیشکە هەچی مناڵەوەکێ بوو بە پیا بەسەرێمەوە هەمووی بوو بە ئایلاوی بۆ خۆی منیژەوەتە لە جگای خۆمم دوومان کێ خانوم نیاوە یەکەی مناڵەکەم پۆلی 12 تا ئێستاش 10,000 ناوەت ئەم دوو سێ مانگە 10,000 ناوەتە لە جیبانەیە بێت لە 1000 دینارەکە پێم بێت ئێستا عەقڵمان هاتۆتەوە تایم ئێستا تازە مەعاش لە من ببڕێت زۆر سەوە نایخ نه هەر نامێ بابی بڕێ بەیانیەوە لە کەناڵەکەی تۆ با مەعاشەکەی من بێت ناوم دارایە لە فڵاش دانیشم کێ بابێتە ماڵەکەشم. ئەمڕۆ سێەم ڕۆژەی مانگرتنی سەدان کەم ئەندامی سەنگەر بوو لە سلێمانی. ئەوان داوای موچەی مانگی 10 ساڵی ڕابردوو دەکەن کە لە نێوان لێدوانەکانی بەغدا و هەرێمداون بووە. دارا و هاوڕێکانی بڕیاریان داوە موچەی مانگیە گوەرنەگرن تا شایستە فەوتاوەکانیان بۆ نەگەڕێتەوە، چونکە پێیان وایە ئەم دواکەوتنە دەستکاری شکۆی پیاوانی سەنگەرە نەک تەنیا کێشەیەکی تەکنیکی. ئێمە هەمومان یەک کەسین، موچە خۆری حکومەتی هەرێمی کوردستانین، موچەکەمان هاتوو ناماندەنێ زوڵمە و لێمانەیەکەن. کێ زوڵمەکەتان لێ کات؟ حکومەتی هەرێمی کوردستان. یعنی هاتووە و پێتان نادات؟ موچەکە هاتوو پێمان نادات. ئەکرێ پێم بڵێ بە چ پاساوێک ئەم موچیان ڕاگرتووە؟ وەڵا بە پاساوەوەی ئەڵە بەخانەی نردووە بەڵام وەڵی بەخوا نردوێتی بۆ مافو داواکاری خۆماناتون بۆ ڕێگری نهاتین ڕێگری یا بۆ تێکدان پێین ئێم بۆ حەق خۆمانات موچەی مانجی دەمان هاتووە ئێمە هەتا قایمەکەش هەتا بەیانیەکەی سعات 9 قەرار بوو دوو موچەمان بەرێ سعات 9 ئەو موچیان جێراوەتەوە. وا خۆمان ڕاگرتووە جا سبحەینێ لیشی معلوم دەکەن ئەگەر مادەنێ ئەوە ئەسمانێ دەماندێن و نەشماندێنێ ئەوە ئێمە هەڵێشیکەدا هەڵێشیکەمان دەبێت. لە کاتێکدا حکومەتی عێراق دەڵێت پارەکە نێردرا و هەرێمیش ڕەتی دەکاتەوە، ئەم یەکلای نەکردنەوەی یەکەم ئەندامانی لەسەر شەقامەکان هێشتۆتەوە. دیمەنی داشەقەکەی داراش پەیامێکی ڕوونە ئەوانەی خاکیان پاراست ئێستا لە نیشتیمانی خۆیاندا بۆ نانی خۆیان دەجەنگن و تا وەڵامێکی کردەی وەرنەگرن ئەم گربوونەوێش کۆتایی نایەت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. چ ویژدانە قسە بڕینەکە ئەوە ناوە.